کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق لە هەرێمی کوردستان و ڕای دەگەێنێت تەواوی ئامادەکاریەکان لە ڕووی لۆجستی و فەنیەوە تەواو بووە و هەڵبژاردنەکان لە کاتی خۆیدا بەڕێوە دەچێت. بۆ ئەوە جێگری سەرۆکی کۆمیسیۆن ڕایگەیاند لە عێراق 4 ملیۆن کەس مافی دەنگدانی هەیە و لەو ژمارەیەش 11 ملیۆنیان پرۆسەی بایۆمتری ئەنجامدا و تا ئێستاش نزیکەی 9 ملیۆن کەس کارتی دەنگدانی وەرگرتووەتەوە. ئەوەشی ئاشکرا کرد تۆماری دەنگدەران پاک کراوەتەوە و نزیکەی 600,000 ناوی دووبارە و مردوو دەرکراوە. سەرجەم ئامادەکاریەکان تەواو بووە، هەڵبژاردن بەڕێوە ئەڕوا، هەموو سەرجەم سندوقەکان و ئەجهیزەکان گەیشتونەتە کۆگای هەموو پارێزگاکان. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو دووجار تێستی ئەجهیزەکان کراوە. خۆشبەختانە لە 100% ئەرکەکانی بەباشی ئەنجام درراوە. ئەتوانم بڵێم ئەم هەڵبژارنی ئەم جارە لە ڕووی نەوەعی و لە ڕووی پاچی و لە ڕووی نەزاهەتەوە هەڵبژارنێکی زۆر باشە بێت. گۆڕانکاری لە عەد و فەرز بە ئەلکترۆنیە، سجل ئەلکترۆنیە، سجلی وەرەقی نییە. هەر لەو کۆنگرە ڕۆژنامەوانەدا سەرۆکی کارجێڕی هەڵبژاردنەکانی عێراق ڕایگەیاند کۆمیسیۆن هەموو ئامادەکاریەکی لە ڕووی لۆجستی و ڕاهێنان تەواو بووە و ئامێرە ئەلکترۆنەکانیش کە بۆ دەنگدان پشتی پێدەبەسترێت هەمویان تاقی کراونەتەوە و سەرکەوتوو بووە. کۆمیسیۆن هەموو ئامادەکارێکی لە ڕووی لۆجستی و ڕاهێنانەوە تەواو کردووە. هەموو کەرەستە ئەلکترۆنیەکانیش کە بۆ هەڵبژاردننی ئەم جارە پشتی پێدەبەسترێت تاقی کراونەتەوە 100% سەرکەوتوو بووە. بۆ هەژمارکردن و جیاکردنەوەی دەنگەکانیش ئامێرەکە بە سەرکەوتوو تاقی کرایەوە و سەرکەوتنی بەدەستێنا. هەر بۆیە هەڵبژاردننی ئەم جارە بە دڵنیاییەوە بەم ئامێرە بەڕێوە دەچێت. هەر سەبارەت بە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەوە ئاشکرا کرا لە 19 وڵات بنکەی دەنگدان بەڕووی دەنگدەنانە دەکرێتەوە. هەروەک بۆ ئاوەرەکانیش بنکەی تایبەتیان بۆ دەکرێتەوە و لە هەولێر 15 بنکە و لە سلێمانی 20 بنکەی دەنگدان دەکرێتەوە. بۆ بانگەشەی هەڵبژاردنیش ئەوە ئاشکرا کرا تا ئێستا 100 کاندید و قەوارە لە بەرامبەر پێشێلکاریەکان سزادراون. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.